هێزێکی تایبەتە نەوەک تایبەتی تایبەتەکان تایبەتی تایبەتەکان بە نمونە سەیریت ماتکاڵیان هەیە سەیریت ماتکاڵ ئیشان چییە؟ سەیرت ماتکاڵ چۆن ئەڵێن هێزێکی تایبەتە نەوەک تایبەتی تایبەتەکان ئەم هێزە نهێنیەکی زۆر سەیری لەسەرایە لە 1950 بەڵێ ئەو کاتە دامەزرا لە بیدایەتی 1950 بوو بۆ ماوەی 30 ساڵ کەس ئەم هێزەی ناناسی هەتا ئیسرائیلیەکان خۆیان یان لە ناو وڵاتی خۆشیان نەیانەزانی شتێ هەیە میتکاڵ ئەم هێزە سیرت میتکاڵیان هەیە ئەمە سەر بەڕێ ینی بڵین هەیەی ئەرکان بوو مباشر سەر بە هەواڵگریە استخبارات دایرەکت عیلاقەی بە هیچ شتێکی ترەوە نییە طبعاً عملیاتی زۆری کردووە لە هەموو شوێنێ بەهێزترین عملیە کە کردی بێتی و عجایب سەرکەوتنی بەدەستێنا لە ئۆغەندا بوو ساڵی 1974 ئەگەر بینەران بیخێننەوە هی مەتار ئەنتیبە فڕۆکەخانەی ئەنتیبە لە ئۆغەندا کە فڕۆکەی ئیسرائیلی لەوێ ڕفاندرا بوو ئەم هێزە چی کرد چۆن توانی ئەو لەوێ ئیتر دەرکەوت ئەم هێزە ینی بڵین لە زۆر شۆن چالاکیان کردووە دژی حزب الله دژی زۆر شۆن بەڵام ئەوە بڵین بەناو بانگ بوو ئیتر ئەم هێزە هاتە مەیدانەوە بە هەموو جۆرێکی تەبانی شەکەن ئیشیشیان ئەوەیە وەکو بڵین چۆن ئەڵین دلتا فۆرس ئیشیان لە دەروەی وڵاتیشە لە دەروەی سنوورە هەر وڵاتێ بیانوێ ئەینێرن ئەمەلیاتی ئینقاز هێنانەوەی نەفەری خۆیان ئەگەر بیانەوێتن داغانکردنی شوێنێ تەدمیر ئەو جۆرە شتانە بێ بیانەوێ بەمانە ئەکرێتن مەشقێکی عجایبیان بینیوە ئەوەی سەیرە کە خۆیان لە شارنەوە نایەن دۆزیتەوە لە هەر شوێنێ بێتن ینی مەشقەکەیان 2 ساڵە 2 ساڵی ڕێک ئەمانە مەشقە بینن یەڵا ئەبنە ئەم هێزە لەم 2 ساڵەیە فێر هەموو شتێکیانەکەن حتا و توانای هەلیکۆپتەر فڕینیان ینی ببنە فڕۆکەوانی شەوانە نییە بەس لەهین لە دەریا نایان دۆزیتەوە لە چیە لە چەم لە بیابان لە هەر شوێنە بێ کە خۆی شاردەوە نایدۆزیتەوە حتاکو لە ناو کۆمەڵگە وا مەشق درراوە ناتوانانی بیناسیتەوە بیدۆزیتەوە چالاکی خۆشیان جێبەجێەکەن و یەکێکە لە هێزەکانی تایبەتی جیهان هەمووی ئەوە نییە تەنها لەم ناوچەیە لە ئیسرائیل نا زۆر بەناوبانگن